ئایسان بەردەوام دەبین تۆرێکی دیکەی بەرنامە گفتوگۆ دەکەین لەم تۆردا باس لە ڕۆڵ و توانە و لێهاتوویەی ژن دەکەین لە تەواوی بوارە جیاوازەکاندا و بە دیاریکراوی لە کەرکووک هەڵبەتە ڕۆژانە تایبەت بە توانە و لێهاتوویەکانی ژن لە ڕابردووە هاوکات لە ئێستاشدا خوێندکاران توێژینەوە ئەنجام دەدەن جا تایبەت بەم بابەتە ماستەرنامەیەک لە ماستەرنامەیەکدا باس لە ڕۆڵی ژن کراوە لە ڕابردوو و لە ئێستادا لە کەرکووک. جا تایبەت بەم بابەتە بە ڕۆڵی ژن لە ڕابردووە هاوکات لە ئێستادا لە کەرکووک چ پێگەیەکیانە بۆ و توانیویانە تا چەندە لە تەواوی بوارە جیاوازەکانی با بڵێن ژیاندا جێدەستیان دیار بێت. زۆر بەڕێز دکتۆر دڵشاد عومەر مامۆستای زانکۆ ڕاستەوخۆ لە کەرکووکەوە میوانە. دکتۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی. سپاس بۆش بەنگی بێ ئێوەش باش دەست خۆش. دکتۆر ئەمێ باسدا بە شێوەیەکی گشتی ڕۆڵی ژن بکەین بە دیاریکراوی لە کەرکووکدا لە ئێستادا ڕۆڵی ژن لە چه ئاستێکدا دەبێنن؟ بەڵێ لە ڕاستیدا کەرکووک لە دوای 2023ەوە ئەو گۆڕانکاریە سیاسی کە لە عێراقا سەری هەڵدا و کەرکووکشی گرتوتەوە هەنگاوێکی باشە بۆ کرانەوە لە هەموو کایەکانی کۆمەڵگا بە تایبەتی کایی سیاسی کۆمەڵایەتی ڕۆشنبیری ئەمە دەرفەتێکی باش بوو بۆ چین و توێژەکانی کۆمەلگا و بە تایبەتی ژنیش کەوا بتوانێت بەشدار بێت لە هەموو ئەو کایانەی بە تایبەتی کایی سیاسی و کایی کۆمەڵایەتی و ڕۆشنبیری و هەروەها لەو بزاوت و ڕەوت و ڕێکخراوانەی تایبەتن بە ژنەوە ئەبینین ژنی کەرکووک ڕۆڵێکی گرنگی هەیە و کارەکات لەسەر ئەوەی کەوا بتوانێت مافەکانی خۆی جێگیر بکات لە ڕێگای ئەو یاسایانەی هەیە یاخود لە ڕێگای ئەو پرۆژانەی کە پێشکەشەکرێ ئەگەر لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتەکان بێ یاخۆ ڕێکخراوەکانی ناوخۆ بێ. بەڵێ دیارە هەڵبەتە ئەوەی کە ڕوونا ژنان هەر لە ڕابردووە تا ئێستا شتوانیویانە لە تەواوی کە جیاوازەکانە جێدەستیان دیار بێت و ئەوەی کە بۆ نمونە ڕۆژانە جێی پرسە و هەوڵدانی تەواوی لایەنە جیاوازەکان و بە دیاریکراویش لە ڕووی سیاسیەوەیە دەستبردنی ژنە بۆ کایی سیاسی یاخود بە جۆرێک لە جۆرەکان لە کایی سیاسیشدا جێ بێتەوە و بتوانێت ناوەندەکانی بڕیاردان ڕۆڵی هەبێت. لە کەرکووک ئەم بارودۆخە چۆنە؟ بەڵێ خۆی بەشداری ژن لە کایی سیاسیدا ڕێچکەیەکی مێژووی هەیە بە تایبەتی دوای هەڵگیرساندنی شۆڕشی چەکداری کورد بۆ دەستکەوتنی مافەکانی خۆی ئالێرەدا ژن چوە ناو کایی سیاسی و ڕۆڵێکی گرنگی بینی. ئەم ڕێچکەیە بەردەوام بوو بە تایبەتی بۆ کورد و تەنانەت بۆ نەتەوەکانی تیژ لە کەرکووکدا دەستیان کردووە بە کایی سیاسی و بەشداریکردن لەو ڕێکخرا و بزاوتە سیاسیانە کە ئێستا بە ڕوونی دیارە لە کەرکووکدا لە هەموو خولێکی پەرلەماندا ئەبینین ڕێژەیەکی باشی ژنی چالاک بەشدارن لە پەرلەماندا بۆ نووسینەوەی هەندێک یاسا و جێگەکردنی مافەکانی خۆیاندا لە ناو ئەو یاسانەی کە لە پەرلەمانی عێراقا دەرەچێ و بێجگە لەوەش کە ئەبینین ڕۆڵی گریجان هەیە لە بواری جێبەجێکردنا واتە لە حکوومەی تەنفیزی تر لە حکوومەی بەغدادە لە حکومەت محلەکانی ناوخۆی کەرکووک بێت دەیان ژنی دیارماندەیە کە چالاکن ڕۆڵیان دیارە تەنانەت گەیشتونەتە ئەو ئاستەی لە بواری سیاستدا ئەتوانین هەندێک جار ڕۆڵیان ئەوەنە دیار بێت کە لە ئاستی ڕۆڵی نێرینەش زیاتر بێت و ڕۆڵەکانیان کاریگەری گەورەی کردوتە سەر زۆر بواردا بە تایبەتی بۆ دەستکەوتنی مافەکانی ژن و هەروەها بۆ پاراستنی پێکەوە ژیان لە کەرکووکدا و هەروەها پاراستنی ئەو پێکەوە ژیان و فرەنەتەوە و فرەکەلتورەی کە لە کەرکووکدا هەیە. جێپەنجەی ژن لێرەدا زۆر بە ڕوونی دیارە و جێگای دەستخۆشین و جێگای ئەوەن کەوا زیاتر دەرفەت بدرێ بە ژن بۆ ئەوی بتوانێت کە زیاتر کارەکانی خۆی جێبەجێکامە لە کایی سیاسیدا بەڵام لە کایەکانی تریشدا ژن ڕۆڵێکی زۆر گرنگی بینیوە بە تایبەتی لە بواری ئەدەبی و لە بواری ڕاگەیاندن و لە بواری فێرکردن و لە بواری کارەکانی تر دەیان ژنی دیارمان هەیە چالاکن بە تایبەتی لە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان یاخۆ ڕێکخراوە ناوخۆیەکاندا ئەمانە ڕۆڵی گرنگیان هەیە و چالاکیەکانیش بەردەوامیان دیارە ئەمە ناتوانانی ئەوەنە چالاکی زۆرە ناتوانانی دەستنیشانکردنی دانەیەک دەستنیشانکەین بەڵام ڕۆژانە ئەبینین چالاکی ژن لە شاری کەرکووکدا لە ئاستێکی بەرزدایە.
باشە هەڵبەتە ئەوەی کەڕوونە جیالەوەی کە ژنان لەسەر توانە وڵاتەکانی خۆیان هەوڵیان داوە بگەنێتەوەی پێگە جیاوازەکان لە ڕووی کارکردنەوە بابەتێکی دیکە هاوکاریکردنی با بڵێن خودی پیاوانە بۆ ئەوەی کە هاوکاری ژنەکان بدەن ڕێگەیان پێ بدەن بێنە پێشەوە لەمڕۆوە چۆن هاوکاری کراون. وڵا خۆی کەرکک تایبەتمەندیەشی هەیە ئەگەر بینە سەر کەرکک بە پێی حکمی ئەوەی کەوا هەندێ فاکتەری سەرەکی هەیە لە کەرکک بە تایبەتی لە سەدەی بیستەمدەوە لەبەرەوەی کەرکک ناوچەیەک بووە ناوچەیەکی گرنگ بووە کۆمپانیای نەوتی تێدا بووە ئەم کۆمپانیایە هەوڵی داوە کرانەوەی کردوە لەگەڵ دەوڵەتەکانی تری وەکو بەریتانیا و ئەمریکا تەنانەت ئەم پرۆسەیە بەستراوەتەوە بە دەوڵەتە هەرێمیەکانیش وەکو سووریا و لوبناان و ئوردن و ئەمانە تەنانەت ئەمانە ئەمە کاریگەری کرۆتە سەر ئەوەی کەوا ژن لە کەرککدا زیاتر کراوەتر بێ و بەشدار بێ لەگەڵ پیاودا لە بواری کارکردندا ئەم ڕێچکەیە کاریگەری کردوتە سەر کەرکک و تا ئێستش ماوەتەوە ئەوەی بیبینین لە ڕاستیدا ئێمە نابێ ئەومان لە پێشاو بێ ئەمە کۆمەڵگایەکین تا ئێستا هەوڵ دراوە بە پێی ئەو قۆناغە مێژوانە هەوڵ دراوە کە گۆڕانکاری لە فکر و عقلێتی کۆمەڵایەتی لە ناو کۆمەلگایە بکرێ بەڵام هێشتان ماوەتەوە ئەوەی کەوا مۆرکێشی زاڵی پیا و یاخود پیا و سالاری یاخود مۆشکێکی عشاری هێشتان ماوەتەوە بە تایبەتی لە هەندێک ناوچەی دیاردا ئەمە کاری کردوتە سەرەوەی کەوا ژن نەتوانێت هەموو مافەکانی خۆی بەڵام ئەوەی کە ڕوونە و دیارە پیاویش هاوکارە ئێستا بۆ نمونە ئەگەر بینە ناو کۆمەلگاوە لە خێزانەوە دەست پێکەین ینی دەگمەنە خێزان نییە ژن کار نەکا لە دەرەوە یا کچەکانی کار نەکەن لە دەرەوە ئەمانە ئەگەڕێتەوە بۆی کەوا پیاویش هاوکارە بۆ ئەو دەرفەتەی کەوا بۆ ژن ڕەخسێنراوە کەوا کار بکات و ئەو دەرفەتە بۆ ژن ڕەخسێنراوە کە بچێتە ناو کایی سیاسیەوە ئەو دەرفەتە ڕێخسراوە بۆ ژن کەوا بچێتە ناو کایەکانی ترەوە بێگومان ئەمەش بە پشتیوانی پیاو بووە. باشە دکتۆر هەڵبەتە ئەوەینەی ئاگادار بین تایبەت بەم بابەتە ماستەرنامەیەک کراو و بەڕێستان سەرپەرشتیتان کردووە کە باس لە ڕۆڵی ژن کراوە لە کەرکووکدا و لە ڕابردوو لە ئێستادا باسێکی ئەو بابەتەمان بۆ بکەین و لە ماستەرنامەکەدا چۆن باس لەو ڕۆڵە کراوە و گەیشتونەتە چ دەرەنجامێک. بەڵێ خۆی لە ڕاستیدا لە ناو زانکۆی کەرکووک بە تایبەتی بەندە لەبەرەوەی پسپۆرێکە شاری کەرکووکە هەوڵمدا و پرۆژەیەکی فراوان بکەین لەسەر نووسینەوەی مێژووی کەرکووک بە تایبەتی مێژووی ئابووری و کۆمەڵایەتی و ڕۆشنبیری یەکێ لەو پرۆژانەمان ماستەرنامەیەک بوو کە پێشکەشمان کردووە بە ناونیشانی ڕۆڵی کۆمەڵایەتی و ڕۆشنبیری ژن لە ساڵی 1946 بۆ 1979 کە یەکێک لە خوێندکارەکانمان هەر ئەوی ژنە کاری لەسەر کردووە ماوەی 2 ساڵە ئێستا گەیشتۆتە ئەنجامی ئەوەی کەوا لە ماوەیەشی نزیکە گفتوگۆک بکرێت و گەیشتۆتە دەیان ئەنجامی گرنگ کە بە پێی قۆناغە مێژوەکان لە دوای ساڵی 1946ەوە بە تایبەتی دوای جەنگی جیهانی دووەمەوە کراونەوەیەکی کۆمەڵایەتی ڕۆشنبیری سیاسی لەسەر ناوچەکە و بە تایبەتی لەسەر کەرکووک ئەبێت ئەمە ڕێگا و دەرفەتە تا بە ژن هەل لە دەیەکانی پەنجاکانی سەدەی بیستەمەوە ژن بەشدار بێ لە کایی سیاسی ژن بەشدار بێ لە کایی کۆمەڵاتی ژن بەشدار بێ لە کایی فێرکردن و خوێندن ژن بەشدار بێ لە کایی ڕۆشنبیری نمونەشمان زۆرە بۆ نمونە لە بواری ڕۆشنبیریدا لە ساڵی 1950 یەکەم ژن کە توانێتی بەرهەمی ئەدەبی خۆی بڵاو کاتەوە لە ڕۆژنامە و گۆڤارەکانی کەرکووک و عێراقدا هەروەها لە دەیەی شەشەمی سەدەی بیستەم کە تەلەڤیزۆنی کەرکووکدا ئەمەزرێ لە کەرکووکە ئەبینی ڕێژەیەکی ژنی زۆر بەشدار بن وەکو پێشکەشکار وەکو کارمەند لەو بوارانە داعیشەکەن بێجگەلەوەی کەوا لە کایەکانی کارکردنی تردا بۆ نمونە لە کۆمپانیای نەوت لە دەیەی چوارەمی سەدەی بیستەمدا ژن چۆتە ناو ئەو کایە و کاری کردووە لە بواری تەندروستی لە بواری خوێندن لە هەموو بوارەکاندا ژن کرانەوەیشی دەرگایشی بۆ کراوەتەوە کە دەست بکات بە کارکردن ئەمەش هۆکارەکەی گەڕێتەوە بۆ چەند فاکتەرێک بە تایبەتی ئەو فاکتەری کە پێشتر ئاماژەمان پێکرد بوونی کۆمپانیای نەوت و هەروەها کاریگەری دەوڵەتە هەرێمیەکان و کرانەوەی
لەسەر هەندێ بیر و بۆچوون و ئایدۆلۆژیای نوێ بە تایبەتی سەرهەڵدانی هەندێ پارتی سیاسی کە لە بەرنامەی ئەواندا چەمکی یەکسانی و دادوەری کۆمەڵایەتی و یەکسانی بۆ ژن و داواکردنی مافی ژن ئەمانە هۆکاری سەرەکی بوونەوە. ئەمە خاڵە تریش ئاماژە پێ بکەم ئەگە دەرفەتم بدەیت یەکێکە لەو هۆکارە سەرەکیانەی کە لە کەرکووکدا لەو سەردەمە لە سەرەتاکانی سەدەی بیستەمەوە ژن دەرئەکەوێت وەکو ڕۆڵێکی کۆمەڵایەتی ڕۆشنبیری ئەوەیش ئەوەیە ئەو فرەنەتەوەی و مەزهەبی و کەلتوری کە لە کەرکووکدا بووە ئەمە وای کردووە کەوا ئەم نەتەوانە لەناو خۆیاندا کێبڕشێ بکەن و ژنەکان توانیویانە بۆ پاراستنی کەلتوری ملی خۆیان ئیتر لە بواری جلوبەرگ بێ لە بواری پاراستنی جۆری خواردن بێ لە بواری پاراستنی ئەو کەلتورە جۆرا و جۆرانی کە هەیان بووە لەو سەردەمەوە پاراستوێنە تا ئێستا ماوەتەوە ئەمەش هەنگاوێکی باش بووە کە ژن توانێتی بەشدار بێتیدا. بەڵێ دکتۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ دکتۆر دڵشاد عومەر مامۆستای زانکۆ کە ڕاستەوخۆ لە کەرکووکەوە لەگەڵمان بووی زۆر سپاس.